کلسی فەقەرات ئەو نەخۆشەی کە لە ناو بەشێکی زۆری هاوڵاتیانە بڵاوە سڵای خواتان لەبێ کلسی فەقەرات ئەو نەخۆشەی کە لە ناو بەشێکی زۆری هاوڵاتیانە بڵاوە کە نەخۆشەکان ئازاری پشتیان هەیە قاچیان هێشێ قاچیان سڕە بێ ئەم حاڵەتە بەشێکیان بە چارەسەری سروشتی و بە دەرمان چارەسەر وەرەگرن بەڵام هەنێ حاڵەت هەیە وا باشترە کە نەشتەرگەری بکەن کاتێک کە ئازارەکە درێژە بچێشە دوایەوە کە چارەسەری سروشتیەکەن دەرمان وەرەگرن یاخود ئازار و سڕبوون لە قاچیانە هەیە وان لێکە نەڕۆن توانای ڕۆشتنیان کەم بێتەوە بە پشتیوانی خوا ئەمڕۆ نەخۆشێکمان حازر کردو بۆ ئەمەلات کە تەمەنی 6 ساڵ دەبێ کێشەی پشتێشەی هەیە لەگەڵیشیا قاچەکانی سڕە بێ وای لێکە ناتوانێ بڕە بۆ ماوەی با بڵێن 10 دقە 5 دقە بە پێ ناتوانێ بڕوە ئەو نەشتەرگەریە نەشتەرگەریەکی ئالۆز نییە نەتیجەی نەشتەرگەریەکە دڵخۆشکەرە بێ بۆ نەخۆشەکە زۆربەی نەخۆشەکان سوودێکی زۆر لە نەشتەرگەریەکە وەرەگرن ئازاری پشتیان کەمە بێتەوە سڕبوونی قاچیان کەمە بێتەوە توانای ڕۆشتنیان باشترە بێت لە چاوپێش نەشتەرگەریە هەڵسوکەوتیان باشترە بێت بە هیوای سەلامەتی و تەندروستێکی باش بۆ ئێوەی خۆشەویست.